ئەمڕۆ داعش بەرەو لاوازیە ڕوا بە تایبەتی لە عێراق بە شێوازێکی گشتی لە سووریاش ئەبینین کە لە باوز لە کۆتایی بڵێن هەناسەکانیەتی لەو ناوچانە بەڵام داعش بە شێوازێکی تر ئەوەتوانم بڵێن بە شێوازی گروپی بچووک ئەمێنتەوە جارێک دەبێت ئێمە بڵێن کارەکانمان لە ڕووی سەربازیەوە لە ڕووی هەواڵگریەوە بەردەوام بین بۆ کۆتایی هێنان بە داعش جگە لەوەش ئەومان لەبیر نەچێت کە داعش ئەگەر بە شێوەی مەیدانی لە کۆڵ بێتەوە یعنی کۆتایی بێ بە شێوەی عسکەری هێشتا بە شێوەی فکری ماوە ئەبێ ئێمە شەڕێکی تر حربێکی تر لە نێوانی بڵێن هەموو ئەو لایەنانەی کە ئێستا شەڕی داعش دەکەن دەبێت ئێمە حربێکی فکری شەڕێکی فکری نوێ دەست پێ بکەین و میکانیزمێک بۆ ئەوە دانین لە نێوانی وڵاتانی هاوپەیمانان لەگەڵ ئەو وڵاتانی کە ئێمە ئێستا داعش لەو ناوچەیە خەریکی بڵێن چالاکی سەربازیە ئێمە هەوڵێکی زۆر دراوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بۆ بە دوواداچوون بۆ ئەو کەسانەی کە هەواڵیان نییە یان ئەوانەی کە پێیان دەڵێن ئەو پێشمەرگانەی کە ناڵێن دیلن ئەڵێن ئەو پێشمەرگانەی کە بێسەر و شوێنن ئێمە نزیکەی تا ئێستا نزیکی چوار ناومان لاد یاداش کراوە کە بێسەر و شوێنە بەردەوامین هەم لە ناو عێراقدا بە شێوازێکی گشتی هەم لە ناو تەنانەت لە سووریا لە عینی لەو شەڕانەی کە لەوێ ئەبێ کە بە دوواداچوون بکەین بزانین ئایا بڵێن مەسیری ئەوانەی کە بێسەر و شوێنی دەرکەوێ ئێمە ئومێدێکی گەورەمان هەیە کە بڵێن ئینشاءڵڵا زیندوو ببن بگەڕێنەوە بۆ ناو خاوە خێزانەکانیان و لەو بارەوە ئێمە هەوڵەکانمان نەوەستا بەڵێ بێگومان ئێمە پرۆژەیەکی پێشخاڵیمان هەیە لە وەزارەتی پێشمەرگە ئێستا بەڕێوەبەرایەتیی چاکسازیمان هەیە لە ناو وەزارەتی پێشمەرگە ئەو بەڕێوەبەرەتی چاکسازیە خەریکی ئەو پرۆژە پێشخاڵیە کە یەکێک لە خاڵە هەرێک گرنگەکانی مەسەلەی یەخستن و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیە و ئەگەر ئێوە جوتان لەو ڕێکەوتنە سیاسی لە نێوانی خاڵەکانی نێوانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئیمزاکرا یەکێک لە خاڵە گرنگەکانی باس لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستاندا یعنی هەردوو لایەن لە ڕێکەوتنە سیاسەکەیشیان ئەوەشیان داکۆکیان لەسەر ئەوە کردووە ئێمە ئیشی لەسەرەکەی بەشێنەی زۆر هەیە کە لە کابینەی پێشوو زۆر زیاترە.